سڵاوتان لێبێت دڵیان پێویستان بەم زیرەکی دەستکردانە بێت بۆ کاری نووسین پێرپلێکستی بەکاربێنن کە زۆر تایبەتە بۆ کاری دیزاین ئیتر هەر بابەتێک کە تۆ دیزاینی بکەیت ئەپلیکیشنێکمان هەیە کە فول خۆڕاییە بۆ هەموو سیستمەکانیشە بێت ناوی مایکرۆسۆفت دیزاینەرە بۆ کاری دەنگ زۆر ئایمان هەیە بەڵام سپیچما پاکێجەکانی خۆڕایی و ئەتوان ئیسفادەی لێ بکەن بۆ کاری پاوەرپۆینت واتە دروستکردنی بابەتی پرێزنتیشن ئیتر لە هەر بوارێک بێت پلس ئای بەکاربێنن هەروەها بۆ بابەتی میوزیک ئەتوانن یودیۆ بەکاربێنن کە چەند پاکێجێکی هەیە بە خۆڕاییە بۆ بابەتی داونلۆدکردنی ڤیدۆ ئەپلیکیشن و بوتمان زۆرە یان وێبسایتمان زۆرە بۆ ئەو کارە بەڵام ئەتوان بۆ کار ئاسانی خۆتان تو شۆرت ئای بەکاربێنن کە لە ماوەیەکی کەمە ئەو ڤیددیۆی تۆ ئەتەوێت بۆ داونلۆدەکە ئەمە و ئایانەیە کە بەشێکی زۆریان بە خۆڕاییە واتە تیانایەتی کە بۆ مانگانە بڕێک پارەی ئەوێ بەڵام ئەتوانی تۆ ڕۆژانە بە دروستکردنی یان بە جێبەجێکردنی چەند ئەرکێکت بە خۆڕایی ئیشی خۆتی پێدەبرکەی بێگومان ئەوانەشی کە بەپارەن خزمەتگوزاری زیاتر پێشکەشەکەن ئەوەشتان لەبیر نەچێت کۆرسێکی زۆر تایبەتمان هەیە لەسەر زیرەکی دەستکرد کاتێکی خۆش بۆ هەمولایەک واتان لەگەڵ